سڵاو ئەم کاتتان باش و جەژنتان پیرۆز هیوادارم هەموو کاتێک هەر لە جەژن بن و خوای گەورە تاعەت و عیبادەتان قبوڵ بکە. لە کۆتایی مانگی ڕەمەزان و سەرەتای جەژن یەک لە بابەتەکانی تەندروستی کە پێویستی بە ڕێکخستنەوە و بەداداچن هەبێ بریتێ لە خەو. بۆیە ویستمان ڤیدیۆیەکی کورت بکەین دەربارەی ڕێکخستنەوەی خەو. دەورم با باسی چەند ڕێنمایەک بکەین دەربارەی خەو و ڕێکخستنەوەی خەو دوای مانگی ڕەمەزان. بە شێوەیەکی گشتی باسی پلانێکی 24 کاتژێری دەکەین بۆ ئەوەی یارمەتیدەرمان بێ بۆ ڕێکخستنەوەی خەو بە باشترین شێوە. خۆ دەزانین خەو یەکێک لە گرنگترین هۆکارەکانی ژیانێکی تەندروست. بۆیە ئێستا پلانێکی 24 کاتژێری باز دەکەین بۆ ئەوی بە شێوەیەکی ئاسان بزانین چۆن دەتوانین خەومان بە شێوەیەکی خێرا ڕێک بخەینەوە. لە کاتی باینی ڕادەست پێ دەکەین لە کاتی لە خەو هەڵسان یەک لە گرنگترین ڕێنمایەکان بریتەوەی کە هەوڵ بدەین لە کاتێکی زوو لە خەوەستین پێش کاتژێر هەشتی بەیانی. دواتر دەکرێت قاوەیەک یان چاک بخورێتەوە بۆ ئەوەی چالاکی ڕۆژانەمان زیاد بکەین و پاشان هەوڵ بدەین بەشدار بین لە چالاکیەکانی سەردانیکردنی خزم و هاوڵان کە ئەمە دەبێتە هۆی ئارامی دەرونی و هەبوونی چالاکی و بەکارهێنانی وزەی ڕۆژانەمان. پاشان دواتر دێنە خواردنی وەڕۆ. زۆر گرنگە هەوڵ بدەین خواردنەکانمان جەمی بچووک بن و جەمی سووک بن بەتایبەت لە سەرەتا ڕۆژەکانی جەژن. ئەمە ژوا دەکات تەندروستی گەدەمان سەلامەتر بێت. پاشان دێنە دوای خواردنی نیوەڕۆ. ئێمە دەزانین لە کەلتوری ئێمە سەرخەوشکاندن هەیە، بەڵام زۆر گرنگە ئەم سەرخەوشکاندنە دوور و درێژ نەبێ، زیاتر نەبێت لە سی خولەک. ئەمە وا دەکات بۆ شەو پێویستی خەوەکەمان زیاتر بێ و ئاسانتر خەومان لێ بکەوێت. دواتر دێنە سەر کاتەکانی عەسر و ئێوارە بەتوندی ڕێنمایی دەکەین ئێمە تاوەکو وەرزشێک هەبێ چالاکیەک هەبێ بۆ ئەوی وزەی ڕۆژانە بەکار بێ ڕاستی. و دێنە دواترش دێنە کاتی شەو پێشەوەی خۆمان ئامادە بکەین بۆ خەو. هەروەکو وتمان ژەمەکانمان ژەمی سووک بن زۆر گرنگە بۆ ئەوەی تەندروستی گەدەمان پارێزێت. و بەتایبەت لەم کاتە هەستیارە بەر لە خەو هەوڵ بدەین دوور بین لە هەواڵەکان و سەیری سۆشیال میدیا و هەواڵەکانی ڕۆژانە نەکەین بۆ ئارامی دەرونی. وەروە دوور بین لە هەر گفتوگویەکیان مناقشەیە کە هەستمان دەڕوژێنێت. گرنگتریش لەوە ئەم مۆبایلەی خۆمانە تکایە بەر لە خەو بە کاتژێرێک سۆشیال میدیاکانمان داخین و دوور بین لە مۆبایلەکانمان و خۆمان ئامادەکەین بۆ خەو. و ئەو ژوورێک کە بۆ خەو بەکاری دێنین هەوڵ بدەین ژوورێکی ئارام بێ، زۆر گەرم نەبێ، زۆر سارد نەبێ و هەوڵ بدەین بە تاریکی بمێنێتەوە بۆی ئاسان خەوەکەمان نەبێ. بۆ کەسی پێگەیشت و ڕۆژانە 7 کاتژمێر خەو زۆر گرنگە و زۆر پێویستە. دووبارە هیوادارم جەژنێکی خۆش و ئارام و تەندروست بەسەر ببەن بەخوای گەورە تاعەت و عیبادەت هەموو لایەکی قبول کردێت. هەر لە خۆشی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.